بەناوی خوای بەڕێزەی بەخشندە خۆشەویستان سڵاو لە ئێوەی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێدا و لە ئەڵلقەیەکی نوێی نووسین و یادەوەری بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە تەمەنایەوەکەین کە تاکو ئێرە ئەوەی کە پێشکەشمان کردووە توانی بێتمان ئاوڕێکی جددی و باش لە بابەتەکانی مامۆستا عەلی باپیر بینەوە و سوودێکی باشیشمان گەیاندبێ بە ئێوەی بینەر و بیسەر. هەڵبەت وەسیفەی ئەم بەرنامەیە ئەوەیە جگەلەوەی کە خزمەتێک بە بیر و ئایدیای مامۆستا عەلی باپیر بکە لە ڕوانگەیەکی تریشەوە تێگەشتن بۆ ئێوەی خۆشەویست دروست بکە سەبارەت بە بۆچوونەکانی مامۆستا عەلی باپیر و بزانن شێوازی دینداری و ژیان دۆستی و هەروە هەڵس و کەوتی ناو ژیانی مامۆستا عەلی باپیر چۆنە گوزەرێ و شێوازی بیرکردنەوەی مامۆستا و هەروەها ئەو تێڕوانینەی کە بۆ کۆمەڵگاکەی هەیە. ئەگەر تاکو ئێرە توانی بێتمان ئەم وەزیفەیەمان ئەدا کردبێ و توانی بێتمان ئەمە بە شێوەیەکی باش بەتەکید بەڕێ بکەین ئەوە دڵیان لەوەی کە هەم ئێمە خوای گەورە مۆفەقی کردوین و هەم ئێوەش ئینشاءڵڵا سوودتان پێگەشتووە. مامۆستا زۆر بەخێر بێیت. زۆر سپاس کاک پەیوەندی وەش بەخێر بێن. مامۆستا هێشتا یەک ئەڵقەمان ماوە لە کتێبی دەبەرەک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان ئەمە ئەکەینە کۆتا ئەڵقە لەسەر ئەو کتێبە. دەمەوێت لە سەرەتایە بە پرسیارێکی زۆر گشتی دەست پێ بکەم. حەزەکەم جاجار ئەم پرسیارە گشتیانەش بخەمە ناو بەرنامەکەەوە من دڵنیام لەوەی کە سوود بەخشە بێ بۆ ئەوەی کە گوێ لە بەرنامەکە ئاگرێ ئەوەیە کە هەندێک لە نووسەران ئەوەندە بیریان لە لای خوێنەرەکانیانە یاخود با بڵێن بیریان لای خوێنەرە یا خوێنەرەکەن بە سەنتەر زۆر جار هێز و پێز ینی لە کتێبەکانیان لە نووسراوەکانیانە نامێنێ بەوەی ئەوەندەی سادا ئەکەنەوە یاخود با بڵێن شتێک بەرهەمهێنن کە کۆدی تیانەمێنێ سەحری تیانەمێنێ نهێنی تیانەمێنێ بۆ لەبەرەوەی بۆی کە هەموو خوێنەرێک تێی بگا. با بزانین لای مامۆستا عەلی باپیریش ئەم تێڕوانینە بۆ خوێنەر یا خوێنەر سەنتەر بوونی هەیە یاخود مامۆستا عەلی باپیر تێکست یاخود با بڵێن کتێبەکە بە سەنتەر بۆ ئەوەی کە دوجار ئەوەی کە دەیبەخشێ ئەوە خوێنەر بێ لەگەڵیان ڕابێت. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. کاک پەیوەند من پێم وایە دەبێ هاوسەنجی ڕابژیرێ لە نێوان ئەوەدا کە نووسەر تعبیر دەکات لە ناخی خۆی لەو شتانی کە دەیەوێ دەریان بڕێ و لە نێوان دواندنی بەرامبەر وە تێگەیاندنی. خوا سبحانه وتعالى کە لەیسە کەمیثلیه شەیء بەڵام دیارە ئێمە دەبێ هەوڵ دەین ئەو سیفاتانەی خوا سبحانه وتعالى کە دەگونجێ لە خۆمانیاندا بێنینە دی. ئێمە لە قەدەر خۆمان خوای پەروەردگاریش دیارە لە قەدەر خۆی. خوا عیلمی هەیە ئێمەش دەبێ هەوڵ دەین زانست وەدەستبێنین. خوای پەروەردگار دەسەڵاتی هەیە دەبێ ئێمەش هەوڵ دەین خاوەن توانە بین. خوای پەروەردگار لێبوردنی هەیە پێویستە ئێمەش لێبوردە بین. وكو خواه سبحانه وتعالى دفرمي وليعفوا وليصفحوا ألا تحبون أن يغفر الله لكم با لێبوردەبن و چاوپۆشی بکەن حەز ناکەن خواش لێتان ببوورێ واتە مادەم خوا سیفەتی لێبوردنی هەیە ئێوە سیفەتی لێبوردن لە خۆتاندا بێن نەدی. دیارە ئەو سیفەتانەی کە لەگەڵ مرۆڤدا دەگونجێن ئەگەر ناخوای پەروەردگار بەدیهێنەرە پەروەردگارە بەتەکید ئەوە بۆ مرۆڤ ناگونجێن ئەو سیفەتانە. مەبەستم ئێمە کە تەماشا قورئان کەین کە خوا سبحانه وتعالى دوا کتێبی خۆیەتی دوا پەیامی خۆیەتی دوا دواندنی خۆیەتی بۆ مرۆڤەکان تەماشا دەکەین لە قورئاندا ئەوە ڕەچاو کراوە خەڵک تێبگا حاڵی بێ. تلك آيات الكتاب وقرآن مبين تلك آيات القرآن وكتاب مبين ولقد يسرنا القرآن للذكر فهل من مدكر. قرآن من آسان کردو بۆ لێ تێگەیشتن کەس نییە بێ لێ تێبگا کەواتە خوا سبحانه وتعالى ویستویەتی مەبەستی بۆ کە خەڵک لە فەرمایشتەکەی تێبگا. بەڵام ئایا ئەو بە ئامانجگرتنی تێگەیاندنی خەڵک وای کردووە کە خوا سبحانه وتعالى قورئان وا لێ بکە فەرمایشتەکەی وا لێ بکە کە وەکو جەنابەت تعبیر لێکە هێندە سادە بێتەوە بڵێین لەسەر حسابی نێوەڕۆکی بێ لەسەر حیسابی جەوهەری بێ نەخێر. جا من پێم وایە هەڵوێستی ڕازەوە ئینسان دەبێ هاوسەنجی ڕابگرێ لە نێوان
ئەوەدا کە ئەو دەقا ئەوەی کە دەیڵێ ئەوەی کە دەینووسی هێز و پێزێکی باشی هەبێ بەڵام واش نەبێ وەکو مەتەڵ بێ بەرامبەرەکە لێی تێنەگا وەکو مەتەڵ و جادوویەک بێت خەڵک لێی تێنەگا بۆ چونکە تۆ دوجار ئامانج لە نووسین لە قسەکردن تێگەیاندنی خەڵکە و پێغمبەریش سەڵات و سەلامی خوای لەسەر بێ لە فەرمایش تێدا کە لە صەحیح بوخاری داهاتوە دەفەرمێ إن من الشعر لحكمة وإن من البيان لسحرة شعر جاری وایە پند و حکمەتی تێدایە و ڕوونکردنەوەش جاری وایە زۆرێک لە جادووی تێدایە خۆی سحر دەڵێ بریتێ لە کاریگەری شتێک لە شتێکدا بە شێوەیەکی پەنهان واتە ئەو قسەیە ها دەڵێن جاری وا هەیە پیاوێک مەتحی ئافرەتێک دەکات دەڵێت دوو چاوی جادوگەرانەی پێوەنەوە بەس ئەوەیە کە ینی کاریگەرێکی پەنهانیان هەیە جا پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ئاماژە بۆ دەکات کە دەبێ قسە نێوەڕۆکێکی کاریگەری هەبێ و فعلا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بۆ خۆی فەرموویەتی ئوتیتو جەوامیع الکەلیم من قسە کۆکەرەوەکانم پێ بەخشراون واتە ئەو قسانەی کە ئەو شانەی کە مانای زۆر کۆ دەکەنەوە منی جاجار ئەگەر کاتم کەم بێ و میوانم بێن بە بەرامبەرەکەم دەڵم دەزانم جەنابەت پیاوێکی یا مرۆڤێکی ڕەوانبێژی وشەی کەم بەکاردێنی و معنای زۆر بەدەستەوە دەدەن جاوە ئەگەر ئینسان بتوانێت وشەی کەم بەکاربێن و معنای زۆر بەدەستەوە بدەن ئەوە زۆر باشە بەڵام وەکو گوتم واش نەبێ کە بەرامبەرەکە لێ بێ بە مەتەڵ بۆی حەل نەکرێت زۆر باشە مامۆستا ئەو بەشەی کە لە کتێبەکە ماوە باسکردنە لە ئەوەی کە پێویستە بێتەوە زۆرتر بە مەتەریالی مێژوویەوە مەتەریالیزمی مێژوویەوە لەو شوێنەیە هەنی هەست دەکەی کە مارکسێت ینی هەموو شتێک ئەکا بە ینی مەرجەعەکەی ئەبەستێتەوە بە مەسەلەی مادیەوە ینی مادیگەرایەکی گەورە لە بیری مارکسیەتە هەیەوە سەر لەبەری ژیان ئەبەستێتەوە بە ئەو تێڕوانی نەمادیەوە بەڵام تۆ لە کتێبەکە زۆر بەتوندی ئەمە ینی بەرپەرچەیتەوە ینی پێ وایە ئەمە تێپەڕاندنێکی زۆر زۆری تایە ئەو هەڵوێستەکردنە لە ئاستی ئەو مەتەریالیزمیە کە لە بیری مارکسیەتە بۆ بە مەرجە و تێڕوانینێکی مادی گەرای بۆ تەواوی شتەکان دروست کردووە تۆ بۆ ئاها ینی زۆر بەتوندی بەرپەرچی ئەمایەیتەوە بۆیە چونکە ژیان بۆ خۆی وانییە وەکو مارکس وێنایی کردووە لە ڕاستیدا نە مرۆڤ وایە نە ژیان وایە و نە مێژوش دەگونجێ بەو شێوە تەفسیر بکرێ جارە ژیان تەنیا بریتێنە لە مادە و لە شتە بەرهەستەکان ژیان دوو دیوی هەیە دیوێکی بەرهەستی هەیە و دیوێکی پەنهان و شێردراوەشی هەیە مرۆڤیش تەنیا بریتینە لە جەستە مرۆڤیش دیسان ینی نایبەمەوە سەر ئەوەی کە خوای پەروەردگار وایە فەرمووە هەر مرۆڤ ئاوا تەماشای بکە هەز دەکەی کە وێڕە ئەو جەستەی کە تۆ بە پێنجشەستەکانت دەتوانی مامەڵەی لەگەڵدا بکەی دیوێکی شێردرا و پەنهانیشی هەیە کە ڕوحە عاتیفەیە هەست و سۆزە بیر و هۆشە خولیا و ئاواتە هەز دەکەی ئەو مرۆڤە کۆمەڵشتی پەنهان و شێردراوەشی کە تۆ ناتوانانی بە پێنجشەستەکان تو بۆ وێنەوێنەیەکت بۆ بێنەوە ئەگەر کەسێک ڕازی بێ یاخود ناڕازی بێ تووڕە بێ یاخود خۆشحاڵ بێ خەفەتبار بێ یا دڵشاد بێ چۆن هەز دەکەی بە پێنجشەستەکان ئەو حاڵەتە دەرونیەی تۆ بە عەقڵ تەحلیل دەکەی بە عەقڵ شی دەکەیەوە تێوە ڕادەمێنی ئەتۆ ئەو دیوجەستەی دەخوێنیەوە جا ئەمجا لێ حاڵی دەبێ لێ حاڵی دەبی کە ئەوە ئینسانە ڕازیە یا ناڕازی خەفەتبارە یاخود تووڕێ یاخود چی مەبەستمەوەی کە هەر مرۆڤ ئاوە خۆی تەماشای کەی دەزانی کە لە ڕاستیدا بەو تەرازوی مارکس ناگونجێ هەڵسەنجێندرێ هەڵ دیارە جەنابەت هەر باسی مارکسێک دەگەن ئەگەر نا دیارە لە کتێبەکەدا ڕەنگە دوای بشێت باسی فرۆیدیشم کرد باسی داروینیشم کرد باسی نیەت شەشم کردووە باسی دۆرکایمیشم کردو هەموو ئەوانەی کە مرۆڤیان زیاتر بە کائینێکی مادی داناوە و ژیانیشان و تەنیا و کولایەنە مادیەکەی تەماشا کردووە تێڕوانینەکان بۆ مرۆڤ زۆر کەم و کورتەوە بۆ ژیان زۆر کەم و کورتە و مێژووش ئەگەر تەماشا بکەین کاک پەیوەند مێژووی بەشەر ناگونجێت تەنیا بە هۆکارێک تەفسیر بکرێ کاتی خۆی مەسعود محەممەد خوا عەفوی کە خوا لێی خۆش و کوڕ مامەسای مەلا محەممەدی گەورەی کۆیە کتێبێکی هەبوو
لەو بارەوە مرۆڤ و دەوروبەر بە دووسێ بەرەك دەرچوو جا منە و کاتە لە بەغدا یەک دوو جار هاموشۆم کرد و یەکترمان دەبینی ئەویش منیش ئەو کتێبی ئیسلام و ڕێچکانم بۆ ناربوو دیارە خوێن بوویەوە و دوای ئەویش هەندێک کتێبی خۆی بۆ ناربوو دوای یەک دیمان بینی دیارە ئەو زۆر بە قوڵیش دەینووسی کەم کەس لێ حاڵی دەبوو وەکو جەنابەت ئاماژەت پێدا پێما ئەو زیاتر هەر بیری لە لای تێکست بوو حەقی بەسەرەوە نەداخوا چەند کەس لێ تێدەگەن بەڵام وەکو گوتم ئەم پێما دەبێت هەم دەق و تێکست و تعبیرەکانی خۆت ڕێک و پێک و چاک و پڕنێوە ڕۆک و بەهێز و پێز بن و هەم حسابی ئەوش بکەی خەڵکی لێ تێبگان نەبێت تەمەتەڵ بۆیان جا ئەو بۆچوونێکی هەبوو دەیگوت دەبێ بڵێن تەفسیری بەشەری بۆ مێژوو ئەو دکتۆر عیمادەدین خەلیلی شەیە ئێستاش هەر خەڵکی مووسڵە ئەویش هەر کتێبی چێبەنە التەفسیر البەشەری للتەریخ ئەڵبەتە من پێم وایە دەبێ فراوانتریشی کەین من پێم وایە تەنیا بە بەشەریش بە تواناکانی بەشەریش مێژوو تەفسیر ناکرێتواتە نەگەکو مارکس گوتوێتی تەنیا لایانی ئابووری و گەدە و لایەنە مادی و غەریزەیەکانی نەگوەکو فرۆید گوتوێتی تەنیا غەریزەی جینسی نیە نەگوەکو نیێتشە گوتوێتی تەنیا هێز دەور نابینێ نەک وەکو دۆڕکایم گوتوێتی کۆمەلگا وەکو قاڵبێک نییە و مرۆڤ وەکو سابوونێک بێ لی بێتە دەرێ بەڵکو من پێم وایە کە مرۆڤ بە هەموو پێکاتەوە بە هەموو هێز و لایەنەکانی شێوە ئەوجە هەر ناتوانین مێژووی پێ تەفسیرکەین لەبەرەوە کە لە دەرەوەی بەشەریش و لە دەرەوەی مادەش خوا سوبحانه وتعالى باسی سنەنمان بۆ دەکا قەد خەلەت من قەبلیکم سنەن لە پێش ئێوەدا یاساکان تێپەڕیون یاساکان چێ دایناون خوا دایناون ئەو خوا پەروەردگاری کە یاساگەردونیەکانی داناون لە گەردیلەوە تاکە کەشان هەمووی بە سیستم بەڕێوە دەچێت هەر ئەو خوای سوبحانه وتعالى لە ژیانی بەشەرجا کۆمەڵێک یاسای داناوە بۆ نەیەکێک لە یاساکانی خوا ئەوەیە کە وڵات بە دادگەری بەڕێوە دەچێت بەردەوام دەبێت بەڵام بە زوڵم دەڕوخێ کۆتایی پێدەبێت چێکە لە قانونەکانی خوا وما كنا مهلكي القرى إلا وأهلها ظالمون مەبەستم ئەوەیە کە ئەو دوو نووسەرەکە ئاماژەم پێدان جەنابی مەسعود محەممەد و جەنابی دکتۆر عیمادەدین خەلیل فراوانتر لە مارکس لە نیتاقی مادەوشت دەیبەنە دەرێ دەڵێن هۆکاری ڕوحیش هەیە فیکریش هەیە عاتیفیش هەیە چی هەیە بەڵام من پێم وایە کە هەر بەوەندەش تەفسیر ناکرێت دەبێ بڵێ لە دەرەوەی بەشەریش خوا سبحانه وتعالى کۆمەڵی قانون و یاسای داناوە لە ژیانی بەشەردا مێژووی بەشەر ئەگە تۆ دەستی خواشی تێدا نەبینی یاساکانی خوای تێدا نەبینی تەفسیرێکی ڕاست و دروستت وەدەست ناکەی بۆ مێژووی بەشەر مامۆستا بە شێوەیەکی لاوەکی لە وتوێژی سێمە ئیسلام وریاکەرەوەیە نەک تریاک پرسیارێکی هاکەزایی یەکێک لەو کەسانی کە لەوێ دانیشتون پرسیارێک گێتە پێشەوە پرسیارەکە سەبارەت بە خەوە ئەمە ئەبێ بە دەرگایەک بۆ کردنەوەی بابەتەکە بە دوور و درێژی بەڵام تۆ لەسەر خەویش کۆمەڵێک چۆنەڵی قسەت هەیە هەڵبەت من لێرە مەبەستم زیاتر وروژاندنی بابەتێک نییە ئەوەندەی کە حەقێکی خۆیەتی لەبەرەوەی لە کتێبەکەیە تۆ خەویشت کردووە بە سێ بەش و باست لەوەش کردووە کە بەشی سێمیان تۆ بۆ خۆشت یەکێکی لەوانەیە کە ئەو جۆرە خەوا نابینی من حەزم کرد لێرە یانی ئەگەر بکرێت لەسەر خەویش جەنابەت شتێک وڵا هەر بە کورتی جارێ ئەوە کە ئەو خەون بە شوێ پۆلێن کراوە هەر دقی فەرمایشتێکی پێغەمبەرە صلى الله عليه وسلم دەفەرمێ الرؤيا ثلاث رؤيا من الله ورؤيا من الشيطان ورؤيا حديث نفس خەون هەیە لە خوای پەروەردگارەوەیە و خەون هەیە لە شەیطانەوەیە رؤيا تحزين من الشيطان رؤيا تبشير من الله خەونی دڵخۆشکەر لە خواوە و خەونی دڵتەنکەر لە شەیطانەوە و خەونێکیش کە هەر خولیا و هەستونەستی خۆتە ئەوەی کە لە حاڵەتی بێداریدا لەگەڵی مامەڵە دەکەی یاخود کارلێکی لەگەڵ دەکەی دوای لە حاڵەتی خەوتندا دێتەوە بەرچاوت کەواتە خەونی ڕاست هەیە کە ڕێک و ڕاست دەردەچێت جا ئەوە هێندێک کە زوا دەزانێت کە تەنیا دەبێت ئینسان موسڵمان بێت ئیماندار بێت جا خەونی ڕاست ببینێت ئەوە تەمەنوان نییە بەڵێ دەگونجی ئینسان ئیماندار وەکو لە فەرمایشتی پێغەمبەر داهاتوو عليه الصلاة والسلام أصدقكم رؤيا أصدقكم حديثا کامەتان زمان ڕاستتر بێ
خەونیشی ڕاسترە ئینسان تا زیاتر ئەهلی صدق و ڕاستی بێ خەونەکانیشی ڕاستتر دەبن بەڵام خەون لەبەر ڕوح پەیوەندی بە ڕوحی مرۆڤەوە هەیە و مرۆڤیش کافر یا موسڵمان هەر ڕوحی هەیە و خەونی ڕاستەخۆ پەیوەندی بە ڕوحەوە هەیە بۆیە دەگونجی ئینسانی بێ بڕوا و کافر و ئینسانی گوناهبار و خراپەکاریش هەر خەونی ڕاست ببینێ بەڵگەشمان لە سوورەتی یوسفدا خوا سوبحانەوە وتعالە باسی دوو خەونەکەی دوو هاوڵەکەی یوسف دەکا و باسی خەونەکەی پادشا دەکا کە هەم دوو هاوڵەکەی کافر و مشریک بوون و هەم پادشایش کافر بووە بەڵام خەونەکانیشان ڕاست دەرچوون جاوە وەکو جەنابەت ئاماژەت پێدا باسی خەون دیارە لقوپۆپی زۆری هەیە و حقیقەت من لە تەفسیری سوورەتی یوسفدا لەبەرۆ ژیانی یوسف عليه الصلاة والسلام آخر هەندێک کەس وەکو بڵێ اعتیبارێک بۆ خەون دانانێن ژیانی یوسف کە پێغەمبەری پایبەرزەوە هەمووی بریتە لە تعبیری خەون پەیوەستە بە خەوەکە هەموو ژیانەکەی لەسەرەتەوە وا دەست پێ دەکا إذ قال يوسف لأبيه يا أبتي إني رأيت 11 كوكبا والشمس والقمر رأيتهم لي ساجدين قال يا بني لا تقصص رؤياك على إخوتك فيكيد لك كيدا إن الشيطان للإنسان عدو مبين أولا يؤاوى لكوتايدا فلما دخلوا على يوسف آوى إليه أبويه وقال ادخلوا مصر إن شاء الله آمنين ورفع أبويه على العرش وخروا له سجدا وقال يا أبت هذا تأويل رؤياي من قبل قد جعلها ربي حقا خبرنا كما هاتدي لكوتاي جيانا كيدا يعني همو جيان يوسف رتيب ولا تعبيري أم خونا أم جاء بس ما مسبب زۆر جارەوە وادە ئەنە کە خصوصیەتێکی هەبێ بۆ پێغەمبەرانەوە خەوی پێغەمبەرانە ینی هەر لە ناو سوورەتی یوسفدا وەڵامی ئەوە هەیە ئەدی پادشا کافرەکە ئەدی دوو هاوڵەکەی یوسف سەڵات وسەلام خوا لەسەر یوسف بێ نەخێر ئەسڵ و ئەساسی نیەوە خەون دیاردەیەکی مرۆییە جا من لە تەفسیری سوورەتی یوسفدا لە سەرەتاکەی باسێکی تێر و تەسەلم کردو دەربارەی خەون و لە ڕووی شەرعی و سەندی اعتیباری پێ دەکرێت و لە ڕووی دەروونناسیەوە و لە ڕووی واقعبینیەوە وەکو گوتم ئێستا لێکۆڵینەوەی زۆر ورد هەیە لەو بارەوە لێکۆڵینەوەی زۆر گەورە هەیە دەربارەی شیکردنەوەی خەون و حاڵەتی خەون کە حاڵەتی زۆر سەرسوڕ هێنەرە چونکە خوا سبحانه وتعالى ئاماژەی پێ دەکات دەفەرمی الله يتوفى الأنفس حين موتها والتي لم تمت في منامها فيمسك التي قضى عليها الموت ويرسل الأخرى إلى أجل مسمى إن في ذلك لآيات لقوم يتفكرون سورة زمر ده خوار روحكان ورد قريل كاتي مردن ده روحكان جستكان ورد قريتها والتي لم تمت في منامها أو أناش كان مردبن لحالته خوتن ده روحكان ورد قريتها فيمسك التي قضى عليها الموت أو مردني بو بريار ده روحك كوري قرتوا لكاتي خوتن ده ناين قريتها خلق هبوا خوتوا لا خبرين وتو روحك خويت الوري قلتوني ناردوتو ويرسل الأخرى إلى أجل مسمى عندي شان دنيريتو تاكاتي دياري كراو ما بس تمويك كواتا خوتن جوريك لا مردن النوم أخو الموت بويش لكاتي خوتن دا إنسان خون دبيني خو إنسان ما بيداري خون نابيني لبرك روحك آزاد دبي يسا هي مثلا خوني ببهشتو بينيو بدوزخ هي بقيامته دبيني خون هي مثلا بالخوندا دشيتها سر مانغ دشيتها سر استيران طبعا وانا همي هي اول شيء الروح كاتي لو جستيدا اندازيك ازادي ودزدكوينك ازادي يك جاري وكو مردن بلا اندازيك ازادي بندقي ايات او روح ازاد تردبي ودتواني زور بخيراي بروا بو املا بو اولا زانياري ودز بيني بلكو دتواني بشي بو داهاتو وكتم هي خون دبيني ببهشتو بدوزخو بقيامته بهر حال ئەوە باسێکی دوور و درێژ و زۆر بە لقوپۆپە گرنگەوەیە خەون لە قورئاندا باس کرا و لە فەرمایشتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام لە صەحیح بوخاری مسلم داهاتووە زۆر باش پێغەمبەر سڵ سەڵاوی نوێژی دەدایەوە دەڵە زۆر جاران سەڵاوی نوێژی بەعین دەدا دەفەرمێ ئەیکم ڕەئا ڕوئیا کامەتان ئەم شەو خەونێکی بینی ومان باسکە ئەوە یعنی اعتیباری پێ دەکرێت بەڵام بۆ بەرچاوڕوونی و وەکو حەدیثەکە دەفەرمێ بۆ دڵخۆشکردن اعتیباری پێ دەکرێت لم تبقى من النبوة إلا المبشرات لم يبقى من النبوة إلا المبشرات دڵخۆشکەرەکان زۆر باش مامۆستا لە لاپەڕە 113 کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکانن جارشکێ دێەوە سەر ڕخنەگرتن لە کۆمەڵک لەو فەیلسوفانەی کە لە ناو کتێبەکە هاتووە هەر لە مارکسەوە تا فرۆید و لەو نێوەندەشە فەیلسوفەکانی تر لەوەی کە هەرێکان
لە ڕوانگەیەکی بچووکەوە هاتووە تعبیری لە ژیان هەمووی کردووە مەسەرەن نەزیلەیەکیشت بۆیە ناوەتەوە ئەوەی کە کۆمەڵە کوێر دەستکە ینی فیلێکە ئەوێت لەمسی فیلێ بکەن یەکیان کە دەست لە کلچێ داوەزان بەس کلکە ینی یەکیان دەستی لە هەر جۆسکێ داوە دەبا قسەکە لەسەر ئەوەیە زواتر ڕخنەکەی تۆ لەو ڕوانگەیەوەیە کە نەهاتون پسپۆڕێتێکی خۆیان سەرلەبەری بەکاربێنن بۆ ڕوانگە گشتێکە هاتوون ینی پەلوپۆیان زۆر هاویشتووە لەوەی کە ویستوانە لە هەموو ڕوانگەیەکە و لەسەر ژان قسە بکەن قسەکە لەسەر ئەوەیە کە مامۆستا ینی ئەمە کە نانتوانیوە وێنەکە بە جوانی ببینن چی کێشەیەکی دروست کردووە خۆی ئەوە زۆر جا کێشەی زۆر کەسە کاک پەیوەند کەسێک تەنیا لە شتێک شارەزایە ئەو شارەزایی خۆی کە لە شتێکدایە دەیەوێ بیگشتێنێ بەسەر شتەکانی دیکەدا کە لیان شارەزانیە جا من ئەو وێنێ ئەبوو حامیدی غەزالی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی ئەحیا علوم الدیندا ئەوەی هێناوەتەوە لە کتێبیشی لە کتێب یا لە ئەو یا لە کتێبی تەهافوت الفەلاسیفەیە دەڵێ باسی ئەوە دەکا کە ئینسان زانیاریەکی جزئی بە شتێک هەبێ بەڵام بێوێ تێڕوانەیەکی گشتی لە شتەوەرە بگرێ بۆی ئەو زانیاری جزئی و بە هەڵەدا دەچێت جا لەوەدا دەڵێ کۆمەڵێک کوێر دەبیستن کە فیل هاتووە بۆ وڵات دیارە ئەو شوێنە فیل لێ نەبووە دەڵێن کۆمەڵێک هاتوون فیلیان پێ ئەی کوێرەکانیش خۆ دیارە هەستی بینینیان نییە تاکو شێوەیەکی گشتی لە وێنەی گشتی فیل ببینن پەنا دەبەنە بەر هەستەوەری دەست لێدان لەمس جا دیارە ئیچیان دەچێت دەست لە لاقی دەدا دەڵێ دەزانم فیل چۆنە ئەوی دەکات دەست لە گوێی دەچیان دەست لە لەمبۆزی یەکیان دەست لە پشتیەدا دەگەڕێنەوە دەڵێن ئەرێ کاکە چوون کوێرەکان فیل چی بوو ئەوەی دەستی لاقیدا دەڵێ فیل شتێک وەکو کۆڵەگە وایە ئەوەی دەستی لە گوێیدا دەڵێ کاکە تۆ ڕاست ناکەی فیل شتێکە وەکو گەڵای داروای بەڵام زۆر پانە ئەوەی دەستی لە لەمبۆزی داوە لە لوتی دەڵێ نەخێر بابە فیل شتێکە زۆر درێژە وەکو گۆچان وایە بەڵام زۆر ئەستورە ئەوەی دەستیشی لە پشتێ دەڵ هیچتان ڕاست ناکەن فیل شتێکی تەختە وەکو بڵین پانتایەکی زۆری هەیە دەڵێ هەمویان بە هەڵەدا چوون بەڵام بە هەمویان ڕاز دەکەن یعنی هەر کامێکیان بە پێی زانیاریە جوزئیەکەی خۆی قسەی کردووە جا کاکە پەیوەند ئەوە وێنەیەکی زۆر جوانە تاوان من هێناوەتەوە بۆچی فروید دەڵێ مرۆڤ تەنیا لایەنی جینسیە لایەنی سێکس ئەو غەریزە جینسیە نقۆڵی لەو ناکرێت کە ئەو غەریزە جینسیە لە ئینساندا زۆر بەهێزە دوای ئەوەی کە دیارە ئینسان باڵغ دەبێت و جا پیا بیان ئافرەت ئەو غەریزەیە دەست بەکار دەبێت وانە بەڵام ئایا مرۆڤ تەنیا ئەوەیە بەتاکید نەخێر مارکس زۆر جەختی کردو تۆ لەسەرەوە کە ژیان هەموو بریتێ لە لایەنی ئابووری لایەنی خواردن ژیان و گۆزەران لایەنە مادیەکەی ژیان من بۆیە گوتومە فرۆید دەیەوێ مرۆڤ هەمووی بەرێتەوە بۆ نێوکۆ لایەنی جینسی مارکس دەیەوێت هەموو ژیانی مرۆڤ لەگەدەیدا کورد هەڵبێنێ و هەروەها داروین ئەو لایەنەی لە مرۆڤ بینیوە لایەنی چێبەرچێ و دژایەتی سیراع و ناکۆچی و نێتشە لایەنی هێزی تێدا بینێ و دوڕکایم تەنیا لایەنی کۆمەلگای بینێ و کە چەند کاریگەرە لەسەر تاک بە هەموو ئەوانە ئەلبەتە ژیان تەنیا ئەوانش ئەو لایەنە ئەو ڕەهەند و لایەنانەش نییە کە ئەوان گوتویانە بەڵکو گەلێک ڕەهەندی دیکەشەیە کە چاویلکەی ئەوان نەیخوێندوێتەوە ئەوەی شوکوتم ئەو شتانەی دیکەیە کە پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام مرۆڤیان لێ ئاگادار کردوێتەوە کە ئێمە هەر خۆمان نین خوایەک هەیە ژیان هەر ئەم دنیا نییە خۆناغی دیکەی بەدوادادێ و مرۆڤیش تەنیا ئەو جەستە بەرهەستە نییە ڕۆحیش هەیە و پێغەمبەران عەلەیهیمو سەڵات وەسەلام لە ڕێی وەحی و پەیامی خوا و مرۆڤیان ئاگادار کردوێتەوە لە دیوە پەنهان و شێردراوەکانی مرۆڤ و ژیان و بوون ئەوەی کە خوای پەروەردگار دەفەرمێ فەلا ئوقسم بما تبصرون وما لا تبصرون نەخێوان نیە سوێن دەخۆم بۆی کە دەیبینن و بۆش کە نایبینن مامۆستا لە گفتوگۆکانە زوو دەیتەوە سەر ینی بیرۆکۆ و بیردۆزە و ئایدیای مارکس هەچەنە ئەو کەسانی کە گفتوگۆکەن لەگەڵ توە هەڵگری بیری مارکسیەتن بەڵام زۆرتر قسە لەسەر مارکسیەتەکەی بەبەسم ئەوەیە تەنها پەیوەستە بەوەیەوە کە ئەوانەی کە لەگەڵ توە گفتوگۆ مارکسین یا هەر بیردۆزەی مارکسی لەبەرەوەی کە زۆر مادیانە بیرەکاتەوە لە واقع نزیکترە هەر سێ ینی ئەوە سێ هۆکاری هەبووە یەکەم
ئەوانی دوێنراوەکانی من هەڵگری فکری مارکسیزم بوون و مارکسیز بوون ئەو کاتە بازاری مارکسیزم زۆر گەرم بوو. من ئێستاش لە یادمە تەمانەوە هیچ یەکێتی نیشتیمانی زۆر بەڕسمی تەبەنی کرد بوو لایەنەکانی دیکەش کەم و زۆر تەنانەت پارتی لە کۆنگرەی نوێمدا وەلاما بێ ئەو کاتە راپۆرتی کۆنگرەی نوێم دەڵێ ونثقف كوادرنا بالفكر الماركسي اللينيني مركزيا ساش ضميرك كم لبير معه بعربي كراسيك بو ئێمە کادیرەکانی خۆمان بە شێوەیەکی مرکزی ڕۆشنبیر دەکەین بە فکری مارکسیزم لینیزم جاوە هەر وەکو مۆدێل بوو وایان گوت دویا خۆ ڕاستیان دەکەن نازان بەس گرنگەوەیە ئەو کاتە ئەو بازاڕ زۆر گەرم بوو کاتە دوێنراوەکانی من هەڵگری ئەو فکرەیە بوون یەک دوو فعلا لە نێو بیردۆزەکاندا فکری مارکسیزم لە هەمان زیاتر ئەوەی زەق کردوتەوە لە هەمان زیاتر جەختی کردوتەوە لەسەرەوە کە هەموو شتێک دەگەڕێتەوە بۆ مادە بۆ ماتریالیزم یعنی مادیگەرایی هەموو شتێک دەگەڕێتەوە بۆ ئەوە و سێیەم دیارە لكل مقام مقال دیارە قسەکانی من بەپێی کۆڕ و مەجلیسەکە و قسەی مەجلیسەکە هاتوون یعنی کاتێک کە ئەوان شتێکیان باس کردو دیارە منیش لە بەپێی قسەکانی ئەوان وەکو دەڵێ لكل مقام مقال واتە جەو کەش و هەوایەکەش وای کردووە کە من لایەنێک زیاتر تەرکیزی لەسەر بکەم لە لایەنێکی دیکە و دواییش باسم کرد لە ئاڵلقەیەکی دیکەدا کە من هەر شتێکم زیاد کرد بێ دوایی لە پەراوێزدا ئاماژەم پێداوە نەمیویستە بەڕاستی دەستکاری بکەمەوە دەناخۆ ئەگەر دوایی دەستکاریم کردبایەوە دەبوو زۆر شت بەڵام ناویستمە ئەمانەتی ئەوە کە چۆن بۆ ئەو توێژەکان ئەو بپارێزم بەڵام ئەگەر شتێکم بە پێوی زانی بە دوایی لە پەراوێزدا ئاماژەم پێداوە مامۆستا لە لاپەڕە 127 بابەتێکی زۆر گرنگ باسەکە ئەویش ئەوەیە کە هەر ئاوا بە دەق حەزەکەم بیخوێنمەوە نووسیوتە ئیسلام ڕزگاربوون لە دۆزەق دەبەستێتەوە بە تێکۆشان لە پێناوی دابینکردنی ئازادی سیاسی و ئازادی ئابووری بۆ هەموو کەس ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە لەوەی کە خوای پەروەردگار ڕزگاربوون لە دۆزەق و چوون بۆ بەهەشتی بەسپێتەوە بە ئەوەیە کە ئینسان تێکۆشان بکات لە پێناوی گەلەکەیە یعنی ئەمە چۆنەوە یا لە پێناوی ئەوە کە ئازادی سیاسی و ئازادی ئابووری بەڵێ ئەوە من لە ئاەتێکی قورئان وەرم گرتووە لە چەند ئاەتێک لە سوورەتی بەلەددا کە خوا سبحانه وتعالى دەفەرمێ فلقتحم العقبة وما أدراك ما العقبة فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة يتيما ذا مقربة أو مسكينا ذا متربة دەفەرمێ ئەو کەسە کە دیارە باس لە کەسێکی بێبڕوا دەکرێت فلقتحم العقبة ئەوە دەروی نەبڕیوە ئەو دەروە لەو دەروە سەر نەکەوتووە ئەو دەروە چییە دەبێت ئەو دەروە بپڕدرێ فلقتحم العقبة وما أدراك ما العقبة چییە ئەو دەروە عقبة ینی دەروێکی سەخت کە ئینسان دەیبڕێ و لێی سەر دەکەوێت فك رقبة أو إطعام في يوم ذي مسغبة بدوشت خوا دەروبڕین بە دووشت تەفسیر دەکا یەکەم ڕزگارکردنی مرۆڤێک ڕقەبە خۆی دەڵێن گردن بەڵام بەس پێ مرۆڤێکە مرۆڤێک لە کۆیلایەتی ڕزگارکەی ئەو ئیطعام في يوم ذي مسغبة یاخود خواردن پێدان لە ڕۆژێکی برسێتیدا بەچێ یەتیمەن ذا مەقربە ئەو میسکینەن ذا مەتربە هەتیوێک کە نزیکایەتی لەگەڵ تۆ هەیە جایەنە خزمایەتی خوێن و گۆشت یاخود نزیکایەتی وەکو دراوسێتی یاخود دەیناسی پێی ئاشنای لە نزیکەوە ئەو میسکینەن ذا مەتربە یاخود نەدارێک کە بە عەرزێوە نووساوە لە فەقیریان هیچی نییە تەماشا دەکەین خوا سبحانه وتعالى دەفەرمێ بڕینی ئەو دەروە سەختە بەو دووشتە تەفسیر دەکا یەکەم دەبێ هەوڵ دەی کە مرۆڤێک لە کۆیلایەتی دەرباسکەی یاخود مرۆڤێک لە برسێتی قوتارکەی جا من لەوێدا گوتومە جا ئەگەر مرۆڤێک ڕزگارکردنی یەک مرۆڤ لە کۆیلایەتی واتە لە ڕووی سیاسیەوە یاخود تێرکردنی یەک هەژار و نەدار لە کاتی قات و قڕیدا ئەوەندە پاداشتی هەبێ ئەدی میلەتێک لە کۆیلایەتی دەرباسکەی لە ڕووی سیاسیەوە لە ڕووی نەتەوەییەوە و یاخود میلەتێک وابێ کە خاوەنی لە ڕووی ئابووریەوە لەسەر پێی خۆی بوەستێ و لە ژێر نیری خەڵکی دیکەدا نەبێت دیارە
پاداشتەکەی زۆر زۆر گەورەترە. بۆیە گوتومە چوون بۆ بەهەشت چونکە بۆ فەلەقتە حەمەل عەقەبە ئەو دەروەی نەبڕیوە ئەتۆ خی پرگەر ژیانی دنیای بە دەرویەک داناوە تۆ دەبێت لە ئەو دەروە ببڕی جا ئەمجا دەگەیە بەهەشت چۆن دەگەیە بەهەشت دەبێت ئەو دوو کارانە بکەیت. جوانە مامۆستا لە شوێنێکی ترا باس لەوەکە کە گەلی عەرەب بەر لە ئیسلام گەلێکی با بڵێن پەراوێز و هەروەها جێگای ئیتیمام و بەرچاو نەبوون بەڵام وەختێکی ئیسلامیە لە ڕێگای ئیسلامەوە ئەتوان بن بە گەلی سەردەستە و ژیان و ژیاری خۆیان بنیاد بنێن. بەڵام پرسیارەکە ڕەنگە ئەوە بێ ئەی بۆ کورد ئەمەی نەتوانیوە بکا بە ئیسلام خۆویش گەلێکی مسلمان و باوەشی بۆ ئیسلام کردوەوە بۆ نەیتوانیوە ئاوا سوودمەند بێ وەکو چۆن گەلی عەرەب سوودمەند بووە. کاکە پەیوەندجارێ بەڕەهایی نییە ئەوە کوردیش کۆمەڵێک دەوڵەتەوە و قوارەی سیاسی بووە لە مێژووی خۆیدا و ئیسلام ڕێی لە هیچ گەل و نەتەوەیەک نەگرتووە کە لێی بەهرەمەند بێ و کوردیش وەکو گوتم ئەو میرنشینانەی کە بوون کاتی خۆی پێشە میرنشینەکانی ئەم دواییە بڵێن سۆران و بۆتان و بابان و ئەردەلان و پێش ئەوانیش ینی دەوڵەتی دیکە بوون و ئەیوبیەکان دەوڵەتی ئەیوبی کە ئەو کاتە سەلاح الدینی ئەیوبی ڕەحمەتی خوای لێبێ هەر نازانم لەبەرچی عتیبارێکە گەنە ئەگە گوتوای من خەلیفەی موسڵمانانم خۆ کاتە خەلیفەی عەباسی لە بەغداد دەسەڵاتێکی وای نەبووە. ئەو کاتە دوو خلافەت هەبوون خلافەتێک لە میسر بەڵکو سێ هەبوون تەوا لە ئەندەلوسیش هەبووە لە میسر هەبووە فاتمیەکان و عەباسیەکانیش لە بەغدا هەبووە بەڵام دەوڵەتی ئەیوبی تقریبا زۆربەی قاڕەی ئەفریقای بەدەستەوە بۆ ئەوەی کە ئازاد بووە میسر و وڵاتانی دیکە نیوە دورگەی عەرەبی شام و بڵێن کوردستان ئەوانەی هەموو لەژێر دەسەڵات و هەیمەنەدا بووە کەواتە ئیسلام ڕێی لە کەس نەگرتەوە بەڵام کاکە پەیوەند خۆ ئەوە باسێکی دوور و قوڵە کورد بۆ نەیتوانیوە وەکو چۆن ئێستا فارس دەوڵەتیان هەیە و تورک هەیەانە و عەرەب هەیەانە بۆ کورد نەیتوانیوە دەگەڕێتەوە بۆ بە پلەی یەکەم بە بۆچوونی من دەگەڕێتەوە بۆ شێوەی پێکهاتی نەتەوەی و شێوەی بیرکردنەوەی چۆنیەتی ینی پاشخانی کۆمەڵایەتی و فیکری و مێژووی ئەو میلەتە کە تۆ دقت دەی ئەم دواییە بڵین ئەوە ئێمە 26 ساڵە 27 ساڵە ئەم هەرێمی کوردستانەمان هەیە ئێستاش هەر بەدەست دوو ماڵۆن و دوو حیزبانەوە نییە ئیچی ڕێی لێگر بوون بیکەن بە یەک یعنی ئەگەر ئێمە بۆ پارچەکانی کە کوردستان گلێ بکەین لە ئێران و لە تورکیا و لە سووریا ئەی باشە لێرە ئەو 26 ساڵ 27 ساڵ ئەمە خاوەنی خۆمان بووین باشە تو هەرێمێک بووی زۆر چاکە بەڵام چی ڕێی لێگر بووی کە دوو ئیدارە نەبی یەک ئیدارە بێ و ڕێک و پێک بێ و بە مؤسسات بکرێ و یاسا سەروەر بێ و مرۆڤ بوون و هاوڵات بوون بە پێوەربگیرێ هاوڵاتی بوون و پێوەربگیرێ بۆ مامەڵە نەک ئینتیمای حیزبی و عەشیرەتی و ئەوانە چی ڕێی لێگر بووین کەواتە ئێستاش لەگەڵدا بێ نەک ڕابردوو ئێستاش لەگەڵدا بێت تەماشا دەکەی ئێمە پێویستیمان بە دەستکاری خۆکردن هەیە وەکو من جارێک بەرپرسێک هات ئەو کاتی کێشە بوو لە نێوانی ئەو دەڤەری زەرد و سەوزۆوانە و کێشانە بۆ خۆزانی هەر هەبوون جا بەرپرسێک هات بوو گوتومە کاکە میشکلەکانتان حەڵکەن ئێوە دەزان نیشانی پرسیارتان خستەوتە سەر نەک 4-5 میلیۆن کەس کە لەم هەرێمی کوردستاندا هەن نیشانەی پرسیارتان خستوتە سەر 40 میلیۆن کورد بە شەرتێک ئەو کوردیش نەبووە بەرپرسە یەکی لە وڵاتانی دراوسێ بوو گوتم چۆن ئەوتی کاکە ئێوە بە دنیا پێشان دەدەن کە ناتوان خۆتان بەڕێوەبەرن نیشانی پرسیار دەخەنە سەر هەموو کورد کە ئێوە ئەهل نین بۆی ببن بە دەوڵەت دەی فەرمەوە تاوانە هەرێمێکتان بەدەستەوە هەیە ئەو هەر خەریکی گورس پێ سڵشێران قسەی زۆر جوان بوو زۆر دڵسۆزانە بوو جا مەبەستم هۆکارێکی دیکە لانی جوغرافی ئەویش دیسان کاریگەری هەبووە بەڵام بەڕاستی زیاتر دەکەوێتەوە سەر خۆ یعنی پێم وایە لە زیاتوی دەستی چاوی خۆمان بە هۆکاری جوغرافی بەسڕین یاخود بە هێزە نێو دەوڵەتەکان یا بە دەوڵەتانی دراوسێ کە هەمویان کاریگەری نەرێنیان هەبوو لەسەر ئەوە بەڵام ئەگە بۆ خۆت هەبی دەتوانی ئەو هۆکارانی دیکەش بەکاربێت چونکە خەڵکی دیکەش هەیە کە هێزە نێودەوڵەتەکانیش ڕازی نەبوون و هێزە
هەرێمایەتی و ناوچەیەکانیش ڕازی نەبوون و ڕەنگە لە هەڵکەوتەی جوغرافیشی لە ئێمە خراپتریش بێ و بەڵام بوونە دەوڵەتیش کەواتە من پێم ئەوە دەگەڕێتەوە سەر خۆمان ئەگەرنا ئیسلام بۆ هەمان وەکو یەکە چونکە ڕازێکە و پرسیارە زۆر دەکرێت ئەوە بۆ کورد نەبوو بەدەوڵەت بۆ کورد ئەوەی نەکرد جا کورد چێ دەستی گرتووە جاوانە باشترین من ئەو هەرێمەی خۆمانە 26 ساڵە بۆ خۆمان لێرە سەحابی خۆمان نین چێ دەستی گرتوین کە وڵاتیشی بەدامەزراوە کراوی هێزی پێشمەرگەت لە شێوەی میلیشیادا نەبێت کە سەر بە حیزب بێ پۆلیس و ئاسایشت لە تەوجیهاتی حیزبی بۆ نەیە لایەنی ئابوورید یەک دامەزراوە بێ پەرلەمانت پەرلەمان بێ حکوومەتت حکوومەت بێ بڕیاری سەقەت نەدەی کە دوایی وڵاتەکەت ببێتە نیوە چێ دەستی گرت بووی کە غەڵەتان نەکەی بۆ خۆت وا لە خۆت کردووە مامۆستا بە درێژایی گفتوگۆکەی جەنابەت لەو کتێبەیە لە کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێژەکان بەڵگەی با بڵێن قورئان و سونەتێنیتەوە بەڵگەی عەقلیێنیتەوە بەڵگەی زانستیێنیتەوە زۆر هێمنی شتێک زۆر سەرنجڕاکێشە لەوەی کە پەنا نابێتە بەر عەقڵێکی تەکفیری مامۆستا وشەی کافربوون بۆ بەرامبەرەکان بەکارنایانی من مەبەسم ئەوەیە ئەمە لە بەرچاوڕوونیەکی زۆرەوە هاتووە یاد هەر خۆت ناتەوێت ئەم دەستەواژەیە بەکاربێنی یاخود ئەمە ینی ئەم هێد و هێمنی لە ناو گفتوگۆکانەوە لە گفتار و ڕەفتارە حتا من ئەم وشەیەم زۆر لە جەنابیشت نەبیستوە بە درێژای ئەم چەند ساڵەش ڕەنگە بۆ شوێنێکی مەحدود کە تەفسیری ئاەتە یا لە فەرمودەیەکە هاتبێ مەبەسمانەوەیە کە تۆ چۆن لە ئەمانە پەنا نەبردوتە بەر تەکفیر کاکە پەیوەند من کتێبێکم هەیە بە ناوی پەڕگیری کە دیارە بە سێ بەشتا ئێستا چاپ کراوە هەڵوەشانەوەی بیرۆکەی پەڕگیری بە عەرەبیش دیارە تەرجەمە کراوە و دوو چاپی لێ کراوە چاپیشیان لە لەندەن چاپیشیان لە قاهرە نقد التطرف ودحض أفكار المتطرفين طبعا ترجمة فارسيش كراو بكرديش بس باش شاب كراو من پێم وایە پەڕگیری کۆتایەکەی سەر بە تەکفیر دەکێشێ و دواییش تەکفیریش سەر بە حەڵالکردنی خوێنی خەڵک و ماڵ و سامانی خەڵک دەکێشێ وەکو لە داعش بینیمان من ئەوە بە نەخۆشی دەزانم یعنی من بەڕاستی زۆر سپاس و سایشی خوا دەکەم کە جیرۆدە نەبووم بۆ نەخۆشیەوە نە کاتی خۆی پێوە جیرۆ دەبووم نە لە کاتێک کە خەباتی چەکداریمان دەکردوە نە ئێستاش من ئەوە بە نەخۆشی دەزانم جا تۆ لە کاتێ دەکەوتوێش دەکەی لەگەڵ خەڵک بەرامبەرەکانت هەڵگری هەر فکرەیەک بن من تەماشای پێغەمبەری خاتەم دەکەم صلی الله عليه وسلم تەماشای قورئان دەکەم خوای پەروەردگار وشەیەکی ناشیرنی بەرامبەر بە بۆ وێنە فرعون بۆ وێنە ئیبلیس بۆ وێنە چێ مەسەلەن زۆر سەرسەختە ئەوەی کە لەگەڵ ئیبراهیم کە دەڵێن نەمرود ناوی نەمرود بوو چکە لە قورئاندا ناوەکەی نهاتووە خوای پەروەردگار وشەیەکی ناشیرنی بۆ بەکارنێناون بۆ وێنە وشەی مەلەئی بۆ بەکارهێناون وقال الملأ الذين استكبروا من قومه مەلە دەڵێ دەستڕۆیشتوان ئەوانەی کە چاوی خەڵک پڕ دەکەن لە سام و هەیبەت ئەوانەی کە خۆیان بەزلگر بوو هەر وەکو خۆیان وەسفیان دەکات ئیدی نافەرمێ بۆ وێنە سەگی سەگ بابانە وایان کرد لێ کەلیماتی وشەیەکی ناشیرین لە قورئاندا نییە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ ئەو مکافرە سەرسەختانە ئەوان پێیان گوتۆ شێت پێیان گوتۆ جادوگەر پێیان گوتۆ چی پێیان گوتۆ چی بۆ وێنە عوتبەی کوڕی ڕەبیعە کە بە نوێنەرایەتی قوڕەیش دەچێ جارێ بۆ خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم دەڵێ هاتووم من نوێنەری قەومەکەتم بۆ لای تۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێت دەی بفەرموو یا ئەبەل وەلید بە کونیەی بانگی دەکات لە لەنێو عەرەباندا گە بە کونیە کەسێکت بان کرد ئێستا جەنابەت بڵێن باوکی نەوڕەس ئەو معناوە زۆر بڵێن ڕێز و حورمەتی تێدا فەرموو یا ئەبەل وەلید ناوی عوتبە بوو عوتبەی کوڕ ڕەبیعە فەرموو شتی خۆت بڵێ دەڵێ هاتووم ئەگەر جەنابەت سەرۆت و سامانت دەوێت تا هێندە سامان بۆ کۆبکەین و تا لە هەمان دەوڵەمەندتر دەبی دەڵێ ئێ دەڵێ گە دەسەڵاتت دەوێت دەتکەینە پاشا لەسەر خۆمان دەتکەینە مەلیک دەڵێ ئێ دەڵێ ئەگەر ئافرەتی جوانیشە دەوێت جوانترین ئافرەت بۆ پیا دەکەین لە کچەکانمان لەوانە دەڵێ ئێ دەڵێ گەر ئەوانەش نی دیارە شێت بووی بە دکتۆر بۆ پەیداکەین پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هیچ خۆی شلوێ ناکا دەفەرمێت تەواو بووی نۆکم مابێتی شتی دیکە دەڵێ بەڵێ دەڵێ دەگوێ بگرە ئەو ئاەتانەی سەرەتای سوورەتی فوسیلەت حامیم فوسیلەتی بۆ دەخوێنێتەوە
ئەتاتەگاتە ئەو شوێنی کە دەفەرمێ فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود ئەگەر هەر پشتیان هەڵکرد بڵێەوە من دەتان ترسێنم ئاگادارتان دەکەمەوە بە هەورە تریشقەیەک وەکو ئەوەی کە لە عاد و ثەمودیدا دەڵێ عوتبەی کوڕ ڕەبیعە ئەوەندە بڕوا بە پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات و ئەوەندە بڕوا سیقیان پێ بوو دەڵێ دەستی بە دەمیەوە نا گوتی تو ئەو خوایە بە خزمایەتی و بە خوای تەعالە داوەتی دەکەم بەسە دەڵێ بۆ دەڵێ بەسە تاو وەڵامەکەم وەرگرت دەچێتەوە بۆ لایەن کە دەچێتەوە بۆ لای قوڕەیش دەڵێ شت هێنایەوە وەکو کوردواری خۆن شێر بوو یان ڕێوی دەڵێ گوێتان لێبێ شتەکانم پێگوت ئەویش هێندێک شتی بۆ خوێنمەوە دەڵێن دەڵێ وەڵاهی نە قسەی جین بوو نە لە قسەی ئینس دەچێت نە لە قسەی جین دەچێت نە لە قسەی ئەوە دەچێت شتێکی زۆر عەجایب بوو ئەویش دەڵێن سەحەرەکە وەڵاهی یا ئەبەل وەلید وەڵاهی سیحری لێ کردووی دەڵێ جا گوێشتان لێبێ دەڵێن دەڵێ وەڵاهی لە کۆتاییدا قسەیەکی کرد فإن أعرضوا فقل أنذرتكم صاعقة مثل صاعقة عاد وثمود دەڵێ بە پەلە دەستم بە دەمیەوە نا ترسان تەواوی کە هەورە تشقە لێمان دەکاکە ئەو کابراوە قەدرۆتان لێ نەبیستوە پیاوێکی زۆر جێی متمانەیە مەبەستم لەوە بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەو شتانیان بۆ عەرض کردووە هیچ خۆش لێ نەکردو مەبەست لەوە لە خۆش لێکردن و تۆڕەبوون بەڵێ بە قسەکەمان لەسەر تەکفیر بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆ دەزانێ مشریکن دەزانێ کافرن بەڵام ئەو پیان گوتووە ئاخر قسانەوە بە تۆ شێت بووی جن دەستی لێوەشانی با دکتۆران بۆ عیلاجکەین نەیفەرمووە کوڕە بابە ئێوە بێعاقڵن ئێوە نەفامن ئێوە شێتن وای نەفەرمووە فەرموویەتی ئاەتی خوای بۆ خوێندەوەتەوە کاکە پەیوەند من پێم وایە ئەوەی پەنا دەباتە بەر بە کافردانانی خەڵک جارێ کافرەوە کافرە تەمە تەکفیر زانیانی چی زۆر کەس ئەوە نازانێت تەکفیر لەسەر کێشی تەفعیلە تەفعیل ئەوەی شتێک وا نەبێ وای لێ بکەی تەجنید یعنی خەڵکردنە جوندی بە سەربازگرتن یعنی سەرباز نەبووە تا ئێستا دەیکەی بە سەرباز تەفعیل هەمیشە وایە یعنی شتێک وان نییە تۆ دەیکەی بەوە کەواتە تەکفیر یعنی بۆی مسلمان بێت و بە کافری دابنی ئەمما کافر و هەر کافر پێویستی بە تەکفیر ناکە یعنی پێویستی بەوە ناکە بی کافرێنی هەر بۆ خۆی کافرە کەواتە تەکفیر یعنی بە کافردانانی کەسێک کە دەڵە مسلمانم ئەوە من پێم وایە خەڵکی نەخۆش پەنا دەباتە بەر ئەوە خەڵکی ناحاڵی و خەڵکی بێتفاق و بێتوانە پەنا دەباتە بەر ئاخر تەکفیر ژنێوە و خراپترین ژنێویشە چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ سباب المؤمن فسوق وقتاله كفر جنێودان بە ئیماندار ئینسانی پێ فاسق دەبێ و شەڕ لەگەڵکردنی کوشتنیشی ئینسانی پێ کافر دەبێ یعنی چی یعنی ئەغلب وا ئینسان تا کەس بەرامبەرەکەت بە کافر دانانی خوێنی بۆ خۆت حەڵال ناکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆی وای فەرمووە خوێنی بۆ خۆت وەختی خوێنی بۆ خۆت حەڵال دەکەی کە پێت وای بە کافرە و لە بازنەی ئیسلام دەرچووە جا تەکفیر یعنی حەڵالکردنی خوێنی خەڵک ئەوە ئەو پەڕی پێم وایە لە کاتی وتوێژ ئەو پەڕی بێدەسەڵاتیە حقیقەت کەسێکە شتی پێ بێوە لە خۆی ڕاببینێ هاوسنجی خۆی تێک نادا خۆی شلوێ ناکە لەخوا بە زیاد بێ ئەوە هەم پەیوەندی بە سروشت و شێوەی بڵێن حاڵەتی پێکاتەی منەوە هەبوو هەم شێوەی تێگەیشتنم لە دین و هەم بۆ بەرامبەرەکانیشت جا تۆ پەنا بەریە بەر قسەی زبر و بە کافردانان و ئەوانە معنە هیچ نەکرد چکە تۆ دەبێ خوای پەروەردگار کە موسا و هاڕوونی نار بۆ لای فیرعون دەفەرمێ فقولا له قولا لينا لعله يتذكر او يخشى قسەیەکی نەرمی لەگەڵ بکەن بەڵکو بیری بێتەوە یاخۆ بترسێ یاوە دەڵە جارێک زانایەک دەچێت بۆ لای یەکێک دەچێت بۆ لای مەئمون یەکێک لە خەلیفەی عەباسیەکان قسەی زبری لەگەڵدا دەکا مەئمونیش پیاوێکی شارەزا بوو عالم بووە مەئمونیش دەڵێ کاکە قوربان لەسەر خۆ مامۆستا دەڵێ بۆ دەڵێ خوای پەروەردگار یەکێکی لە تۆ باشتری نرد بۆ لای یەکێکی زۆر لە من خراپتر کەچی پێی فەرموو قسەی نەرمی لەگەڵ کەوتی چۆن تی خوای تەعالی موسای نرد بۆ لای فیرعون فەرمی بە نەرمی بیدوێنە کاکە ئەمن هەر چۆنیشی بە لە فیرعونی بەقەت فیرعونی خراپ نیم ئەتۆ هەر چۆنیشی وەکو موسای چاکنی بە نەرمی بە لەبارەی خۆشلوێکردنی ناوێ بەڵێ مامۆستا کاتێکی کەممان ماوە دەمەوێت بیبەخشین بەو پێشبینی کە لە ساڵی 2006 کە کتێبەکە جارێکە چاپەکەی تۆ هیوادارم وەکو خۆی بتوانم بیخوێنمەوە دەڵێ دیارە ئێستا ساڵی 2006
دیاردەی ڕابواردن و ورکتێرکردن و گیرفان بگرە قاسە و بانقپڕکردنی ئەو جۆرە برادەرانیان ڕاستە بڵێن زۆربەی هەرە زۆریان بۆتە ڕاستیەکی ڕوون و حاشا هەڵنەگر و ئەوەی ئەو کاتە بەندە پێشبینیم کردبوو ڕێک و ڕاست وا دەرچوو جاوە لە متنەکەیدا حتمما قسەیەکی کەم کردووە لە متنەکەدا گوتومە نەتیجە ئاوای لێ دێ بەڵێ ئەوانەی کە تەوانەوە توێژەکە کە بڵین لە ساڵی هەشتاویەک بووە ئەڵەی لە شوێنێکە ئەڵەی بەر لەوەی کە گوێ ببینەوە لە یەکتری من شتێکتان پێ ئەڵێمەوە تا حەزەکەی باهینەکەش بخوێنەوە بەڵام برایان بەر لەوەی لێتان گوێ بمەوە دەمەوێت لە ڕاستیەک ئاگادار بن زۆر باش بزانن کە نیشتیمان پەروەر و گەلپەروەری ڕاستەقینە بەس مرۆڤی خواناس و مسلمانە چونکە هەر ئینسانی خواناسە کە لە ترس و سامی سزایی بە ئازاری دواڕۆژ و شەرمەزاری ڕۆژی مەحشەر لە ناپاچی و خیانەت دوورە پەرێزە بێ و لەسەر حسابی گەلی ڕەش و ڕوود چەوساوە ناکەوێتە ڕابواردن و ورکتێرکردن و گرفان پڕکردن. زار دوای لە 2006 گوتومە ئەو پێشبینی کاتی خۆی کردومە ئەوە لە چیا کردومە لە هەشتاویەک لە هەشتاویەک گوتومە کاکن ینی هەر دەستکاری نەکردو یەک بوو شەشی ینی لە هەشتاویەک کە گوتومە ئەوەی کە خوانە نازبێ نەتیجە وای لێ دێ دوایی لە 2006 گوتومەوە تاواقعەکەەوە دەیبێت بەڵام لە 2006 دەڵی دیسان ئێستاژ وەکو ئێستاژ نامێنێ ئەڵێ دڵنیام کە ئەمەش تێگە جاوان ئێستا لە 2007 و 2010 دەین ئێستا خراپتری لێ نەهات ئەو کاتێکە بە ملیۆنیان دەزیسە بە ملیار ئەمنەوە بینی لە ئەڵمانیا بووم هەندێک زانیاری وردم دەستکەوت دەربارەی هەندێک خەڵک سەر بەو حیزبانە کە باڵادەست و بڕیار بەدەستن دایانگوت چەند ملیاریان چەند ملیار دۆلاریان بردو بۆ دەرێ بە ناو شخص و عینوان و عیمارەیان پێکردوسیان پێکردو جا فعلا ئەوەی پێشبینی کە کراوە دیارە هاتوتە دی مامۆستا لە شوێنێکە وەکو ئاخر پرسیار باز لێکێ لە بیرمەندەکانەکەی نازانم چ مارکسیە یا فرۆیدا ئەویشەوە ئەڵەی مادەم لە دایک و باوشێکی مەسیحین ببورن جوولەکان دەتوانن باسی دیانی خۆیان بکەن باسی دینی خۆیان بکەن جاوەی کە مەسیحیە مەسیحەوەی جوولەکە و باسی دینی خۆیان بکەن بەڵام بۆیان نییە بەو پێودانگە باز لە ئیسلام بکەن ینی قسەکە لەسەرەوەیە مامۆستا بەس مسلمان بەس بابای ئیسلامی ئەتوانێت باز لە ئیسلام کا یاخود نەوەڵا مەبەستم ئەوە بووە کە وەک بڵێ کەسێ لە شتێک شارەزانە بێ نابێ قسەی لێ بکە مەبەستم ئەوە بووە ئەگەر ناخۆ دەشگونجێ ئێستا هەندێک لە ڕۆژهەڵات ناسەکان بۆیە کارل بڕۆکلمان جۆڵتس هێر وە زۆری دیکە من لەو بینەدا کتێبێکم خوێندەوە دەوری 1970 لاپەڕ دەربارەی فەرمان بە چاکە و نەهی لە خراپە ئەگەر بڵێم ورترین کتێبە هیچێکە لە ڕۆژهەڵات ناسەکان نووسیویانە ئەگە بڵێم ورترین کتێبە تا ئێستا لەو بارە نووسرا بێ بە شێوەیەکی مێژووی هێناوێتی تا ئەم دواییە نەخێر کەسێکە شارەزای شتێک بۆی هەیە قسەی لێ بکە مە بەستەم کە ئەوانە کە شارەزایی آخر خۆی ئەو کاتە ئیسلام نەگەیشتوتە ئەوێ و کۆمەلگاکان زیاتر داخراو بوون وەکو ئێستا خۆ سەردەمی تەکنۆلۆژیای معلوماتی نەبووە کابرا دەست بە دوگمەیەک دابنێم و معلوماتی بێتە بەردەست وانە خۆشی نەهاتوە بۆ ئێرە لە ژینگەیەکدا بۆ کە تەنیا جوولەکەی تێدا بوو هەر لە ئاینی خۆیان شارەزابوو ئەوی دیکە لە ژینگەیەکی مەسیحیدا بووە ئەوی دیکە لە ژینگەیەکی ئیسلامیدا بووە مەبەستم لەوە بۆ گەرنا نەخێر هەر کەسێک لە شتێک شارەزابی بۆ هەیە قسەی لێ بکە با سەر بەو کۆمەلگایش نەبێ یاخو سەر بەو ئاینەش نەبێ بەسا ڕۆژهەڵات ناسەکان قسەی باشیان کردووە قسەی بە ئینسافانە هەر وەکو قسەشیان کردووە کە قسەی مغریزانە و غەرەزاویانەشیان کردو بەڵام کەسێک کە لە شتێک شارەزابی لێ کۆڵی بێتەوە چی بێتە بنج و بناوانی بۆ هەیە قسەی لێ بکە مامۆستا بە کۆتایی هاتنیم بەرنامەیە کۆتایی بە خوێندنەوەی کتێبی دەبەرەگ ڕاچوونی ئیسلام و ڕێچکانێنین قسەیەکت بۆی ماوە بۆ ئیسلام و ڕێچکان وەڵاهی ئیسلام و ڕێچکان ئێستاش هەر ئیسلام و ڕێچکان هەر هەن ئێستا بەڵام دیارە شێوەی دەبەرێک ڕاستوونەکەیان جودایە ئێستا ئەو کاتە کە ئیسلام غەریب بوو لە دەقیب و توێژەکاندا هاتووە کە منیان پێ عەجایب بودیان یەکێکیان دوایەوە کە بوو توێژشتمان بوو ئەوانە لە قەڵاتوکان هەر تێمەوە ڕاما بوو گوتم چییە وتی وەڵایەتم زۆر پێ عەجایبە بەرپرسێکیان بووتم شۆ ینی ئێستا ئەو خەڵکە جاو کاتە هەموو بڵێن یەکێتی وای تەسەور دەکە کە دنیام بەدەزوانەوەیە زۆر خۆمە گەورە دەبینی وتم ئێستا ئێمە ئەو هەموو یەکێتی هەموو مارکسین ئەتۆ بە تاقی تەنێ نەفەرێکی ئیسلامی ینی تۆ چت پێ دەکرێ و ئەوانە دیارە منیش وەڵام داوەتەوە لەوێدا بەڵام ئەگەر ئەو کاتە ئیسلام وا غەریب و نامۆ بوو ئێستا ئیسلام یەملە السەمع والبەصەر
لەگەڵ ئەو هەم کەم ئیمکانێتی لەگەڵ ئەو دژایەتی کران و لەگەڵ ئەو مەحروم کرانەشدا بەڵام ئیسلام تەماشا دەکەی بە پێچەوانەی بۆ چوونیوانەوە کە پیان وابوو کاتی بەسەر چوە نەخێر ئیسلام لەورە کە پەیوەندی بەخواوە هەیە سبحانه وتعالى لە وحی خواوە سەرچاوی گرتووە و پەیوەندی بە ناخی مرۆڤەوە هەیە بە ڕوحی مرۆڤەوە بە فیترەت و خوارەستی مرۆڤەوە هەیە ئیسلام کۆن نابێ خۆر کۆن دەبێ بڵەوڵا پێویستمان بە خۆر نەماوە مانگ کۆن دەبێ ئاو کۆن دەبێ تیشی ڕۆژ کۆن دەبێ هەوا کۆن دەبێ بەڵەوڵای ئیشمان پێنەوە هەرچە زۆر قەدیمیشن بەڵام ئەوە هەر پێویستیمان پێ هەیە خوای پەروەردگاریش ئاینەکەی خۆی لەبەرەوە کە ژیانی بەشەر پێویستی پێیەتی ناوی لێ ناوە ڕوح وەکەذلك ئەوحەینا ئیلەیکە ڕوحا من ئەمرنا من ئێستا ئەوم بە مێشکدا هات کە حەقیقەت ئیسلام وەکو کە لە قورئان و سونەتدا هاتووە نەک وەکەوەی کە مسلمانان بە هەڵە و ناشێ ممارەسەی دەکەن وەکەوەی کە لە قورئان و سونەتدا هاتووە کۆمەڵی حەقیقەتی مطلقە کە هەمیشە ژیان پێویستی پێێتی هەمیشە مرۆڤ پێویستی پێێتی و هەرگیز کۆن نابێ و لەبرەو ناکەوێت زۆر بەڕێز مامۆستا عەلی باپیر نووسەری کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان سپاس دەکەین سپاس بۆ ئێوەش کاکە پێوەن خۆت و هاوکارانت بەڵێ خۆشەویستان بەم شێوەیە گەشتین ئاڵقەی کۆتایی ئەم بەرنامەیەوە بم ئاڵقەیەش کۆتاییبان هێنا بە خوێندنەوەی کتێبی دەبەرێک ڕاچوونی ئیسلام و ڕێچکان هیوادارم ئەوەی پێشکەشمان کرد بێ کتێبەکەی ئەوەی تر لە ئێوە شیرین کرد بێ و لە دوای ئەم بەرنامانەوە ئێوە جارێککە بگەڕێنەوە بۆ کتێبەکە و ئەوەی کە ئێمە نەماوتووە لە چوارچێوە و گواروەها لە ناوڕۆکی کتێبەکە ئێوە خۆتان بخوێنەوە تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ